بێڕێزی و سوکایەتیکردن بە پیرۆزیەکانی ئاینی ئیسلام و موسڵمانان و کلتوری کۆمەڵگەی کوردی نیشانە و سیمایەکی دیاری کابینەیەک لە دواییەکەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە. چاودێران پێیان وایە گەر کەسێک بەتەنها بێڕێزی بەرامبەر پیرۆزیەکانی ئیسلام بکات دەنگدانەوەی نابێت و کەس گوێی پێنادات، بەڵام ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕوویدا ئامانج و مەبەستێکی سیاسی و شاراوەی لە پشتەوە بووە تا لە داهاتوو گەر سوکایەتی بە پیرۆزیەکانی ئیسلام و کۆمەڵگەی کوردی کران ببێت بە شتێکی ئاسایی. ئەگەر کەسێک بێت و ئێستا بیەوەی پەیامەکانی خوای گەورە بگەێنێ بێت لە جێگایەکی گشتی لە ناو پارکێک لە ناو بازار سەماعەیەک دانێت نسحەت و ئامۆژگاری خەڵکی بکات پەیامی خوای گەورە بگەێنێ لەوانەیە لەلایەنی دەسەڵاتەوە توهمەی بۆ دروست بکرێ و هەروەها بە کەسێکی تیرۆریست بناسرێت بۆ چکە ویستێتی پەیامی خوای گەورە بگەێنێ. بۆیە ئەو جیاوازەی دەبینین کەوا بەداخەوە لە وڵاتی ئێمە کەسێک بێ هەست بۆ شعوری موسڵمانان نەکا لە باتی ئەوەی سزا بدرێ ڕێزی لێ دەگیرێ و پێشوازی لێ دەکرێت کە ئەمە بەڕاستی جێگەی داخ. هاوکات ڕۆژنامەنووسان پێیان وایە دەسەڵات ئامانجێتی هاوڵاتیەکانی ببن بە هەویرێکی نەرم تاکو چۆن بیەوێت ئاوا بەکاریان بهێن و هەر جۆرە سوکایەتیەک بە پیرۆزیەکان بکرێت دەسەڵاتی سیاسی لە پشتیەوەیەتی و هەر ئەویش لە دەرەنجامەکانی بەرپرسا. سوکایەتیکردن بە معتەقاداتی خەڵک بە ئاین بە بەها بە کللتور بە عادەت و تەقالید هیچ کەمترینیان پەیوەستن بەوەی کە خودکرد بن کەسێک لە خۆیەوە ئەم کارە بکیان عەفەویان ئەم کارە بکیان لە ڕدڵفعلێک ئەمە بکات بە بەڵگەی ئەوەی کە ئەگەر ئەمانە خودکرد بن یان کارێکی فەردی بن دەنگدانەوەیان نابێت مادەم دەنگدانەوەیان دەبێت حیزبی سیاسی لە پشتا دەسەڵاتی سیاسی لە پشتا بۆ لەبەرەوەی کە بە فعلی دەسەڵاتی سیاسی هەرێم حیزبی فەرمانڕەوای هەرێم هەردوو حیزب فەرمانڕەواکە بە بەرنامە دەیانەوێت کە ئینسانی کورد لە بەها ئەخلاقیەکان لە بەها دینیەکان لە بەها کۆمەڵاتیەکان لە بەها ویجدانی و لە بەها ڕوحیەکان داڕنن بۆ ئەوەی کە ئینسانێک دروست بێت لەم وڵاتە باکی بە هیچ نەبێ حساب نەکردن بۆ مەسەلەی ئاین و معتەقەدات لەمەدا توانیویانە ئیش بکەن. بۆیە دانەوێت بەمە ڕازینین دانەوێت فعلەن خەڵکێک دروست بکەن نەوەیەک دروست بکەن جیلاتی دواتر وا دروست بکەن کە مجەڕەد بێت و خاڵی بێت لە هەموو شتێکی ڕوحی خوایی و ئەو شتێککە ویژدان بۆ ئینسان دروست دەکات بەعکسەوە دانەوێت ڕێک ئینسانێک بەرهەم بێت کە بەدڵی ئەوان بێ هەویرێک بێت چۆنیان پێخۆش بێ ئەوان ئەو شتەی لە دروست لە هەرێمی کوردستان هەموو جۆرە چاڵاکیەکی سیاسی و ئاینی و ڕۆشنبیری پێویستی بە مۆڵەتی پێشوەختەی لایەنە بەرپرسەکانی حکوومەتی هەرێم هەیە، بەڵام ئەو چاڵاکیانەی کە ئامانجلەی سوکایەتی و بێڕێزیە بە پیرۆزیەکانی ئیسلام و موسڵمانان ئەوە مۆڵەتی ناوێت و دەچێتە چوارچێوەی ئازادی و یەکسانی و مەدەنیەت و پرۆسەی دیموکراسیەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.